لەسەر بانگێشی ئەنجومەنی پارێزگای سێمانی ژووری بازرگانی و پیشەسازی بانگێشکرا بۆ ناو ئەنجومەن لەسەر کارەکانی ژووری بازرگانی و ئەو کێشە و گرفتانەی کە هەیە لە ئاسی بازرگانی و پیشەسازی و پشتوکاڵی ئێمە ڕوونکردنەوەمان دانێ بە ئەنجومەن ئەوانش کۆمەڵی پرسیاریان هەبوو لە ئێمە جوای پرسیارەکەمان دانەوە بە هەموو لایەک هەوڵ بدەین ئەو کێشە و گرفتانەی ئاسانەی هەیە کە لەسەر هێنانی کاڵاکان لە دەروی وڵات بۆ کوردستان و هەناردەکردنی لێرەوە جاریشتر و ئەو کێشە و گرفتانەی پیشەسازی کە هەیە لە سنووری پارێزگای سێمانی بتوانین چارەسەری بکەین و ئەو کاڵانی کە دەچێت بۆ مووسڵ ژووری بازرگانی بەچە کارێک هەستاوە بۆمان ڕوونکردنەوە کە بتوانین بە هەموو دایەکان و وەسی ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سێمانی چارەسەر بکرێت و بخەینە کاریی وا کە سوودی هەبێ بۆ شارەکەمان. ئێمە دڵنیامان کردنەوە کە سنوورەکانمان کراوەیە لە هەموو لایەکەوە کاڵایەکی زۆر دێتە هەرێمی کوردستانەوە بۆ ڕۆژانە سەدان سارەی با هەڵگر دێنە کوردستانەوە بە تایبەتی شاری سێمانیەوە بۆ ئیسا گەنجینەکان ئەتوانین بڵێین کاڵایەکی زۆریتیا هیچ کێشە و گرفتێک نییە پێمان ڕاگەیانکەوە هیچ لەو کاتەدا هیچ کێشە و گرفتێکمان نییە لە هێنانی کاڵا لە دەروی وڵات بازاریش ئاساییە و هیچ کاڵایەکی زیادە نەخراوەتە سەری چونکە ئێمە ڕۆژانە ئاگاداری بازاڕی بازرگانەکانی خۆمانین کە لە دەرەوە دێنن بە هیچ شێوەیە هیچ کاڵەیەک زیادی نەکردووە.